بە مەبەستی باشترکردنی سێکتەرە تەندروستیەکان کۆلێژی تەکنیکی سلێمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی ڕێکخست. لە کۆنفرانسەکەدا زیاتر لە 60 توێژینەوە جۆراوجۆری بواری تەندروستی لەلایەن توێژەران و خرایان ڕوو. پسپۆڕانی بواری تەندروستیش دەڵێن ئەم جۆرە کۆنفرانسانە دەوێت خزمەتی بواری تەندروستی بکات. ئامانجێکی گرنگی هەیە ئەم کۆنفرانسە بۆ لێک نزیکردنەوەی سەردەم ئەو توێژەرانەی کە لە بواری زانستە پزیشکەکانە کار دەکەن و توێژینەوە ئەنجام دەدەن لە کوردستان و لە دەرەوەی هەرێمی کوردستان، چونکە چەند کەسێکی دەرێکی هاتووە، چەند توێژەرێکی زەرەکی لە زانکۆکانی لستەر و دوورهامی بەریتانی و توێژەری زانکۆکانی تری ئەردەن و مالیزێ و هەموو ئەو توێژەرانە بەشدارن. گرنگە لێک نزیک بوونەوەی ئەو ئەفکارانە ئەو ئەفکارە زانستیە پزیشکیانە لە یەکتر بۆ ئەوەی بتوانن بە هەموو لایەکیان توێژینەوەکانی یەکتر گەڵاڵە بکەن و خزمەتێک بە بواری ڕەوشەی تەندروستی بکەن لە هەرێمی کوردستان و لەسەر ئاسی جیهانیشدا. گرنگی ئەم توێژینەوەنە لەوەدایە کە ئاستی زانستی هاونیشتیمانیانمان و هاوڵاتیانمان بەرز ئەکاتەوە و هەروەها کێشەی ئەو کێشانە و بۆشایانەی کە لە کەتی تەندروستیە هەیە بە شێوەی زانستی وەکو ناوەندی زانکۆکە ئێمە ئیشمان ئەوەیە بە شێوەیەکی زانستی بیخەینە ڕوو، ئەی خەینە ڕوو، دواییش ناوەندە تەندروستیەکان و وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتە تەندروستیەکان لایەنی جێبەجێکارن بۆ باشترکردنی سێکتەری تەندروستی. کۆنفرانسی تەندروستی ماوەی 1 ڕۆژ دەخایەنێت و لە ڕێگەی توێژینەوەکان و بابەتی جۆراوجۆر باز دەکرێت و دەیانێت لەو ڕێگەیەوە کە لێنەکانی بواری تەندروستی دیاری بکرێت و توێژینەوەکانش ببنە هۆکاری زیاتر بۆ برەودان. توانین لە ڕێگەی ئەم توێژینە تازانەوە ئەو ئەنجامانەی کە بە زانستی سەلمێنراوە بخرێتە بواری کردداری و ئەمەلیەوانێ و لە ڕێگەی ئەم توێژینەوانەوە خزمەتی نەخۆش بتوانین باشتر و چاکتر بکەین. سێکتەری تەندروستی لە هەرێمی کوردستان کەرتێکی گرنگە و پسپۆڕانیش دەیانوێت لە ڕێگەی پرۆژە و کۆنفرانسی جۆراوجۆری نوێەوە توێژینەوە و بابەتی تازە بهێنرێتە بەرهەم و ببێتە فاکتەرێک بۆ زیاتر خزمەتکردنی بواری تەندروستی لە هەرێمی کوردستان، ئەمەش بەمەستی زیاتر گرنگیدانە بە بواری تەندروستی. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.